کشانی دیواری سک یەکێکە لەو حاڵتانی کە خانمان زۆر تووشی دەبن ئەمیش بەهۆی ئەو زەختە زۆرەیە کە ناوسکیان دروست دەبێت بە تایبەتی لە کاتی دروستبوونی مناڵدا واتە سکردن بە تایبەت لەو خانمانەدا کە چەند جارێک سک دەکەن ئەوش دەبێتە هۆی کشان و لە یەکجابوونەوەی ئەو دوو ماسوولکەی پێشەوەی سک کە لە یەکتری جا دەبنەوە لە ناوەڕاستدا سکیان بە شێوەیەک دەرئەپەڕێتە دەرەوە کەنی لەو خانمانە سەردانمان دەکەن زیاتر کێشەیان لە دەرپەڕێنی وریجیاندایە کە بە حاڵتێکی ناشرین وەسفی دەکەن و هەندێکی کەش لەو خانمانە دەبێتە هۆی دروستبوونی ئازار بۆیان بەهۆی ئەو ڕێخۆڵەی لە ناوەیە زەخت دەکات بۆ دەرەوە و دیوارەکەی کشاوە دیواریسکیان و تەنێک بۆتەوە ئازارێکیان زۆریان بۆ دروستەکە ئەوان چارەسەریان حاڵتە ئیلا دەبێت ئەم دوو ماسوولکەیە چۆن لە یەک جیاوەتەوە دەبێت هەردوو ماسوولەکە بە نەشتەرگەری جوان بەشی پێشەوەی ورجی بۆ بدورێتەوە ماسوولەکان نزیکرێتەوە لە یەک و بەیەکەوە نزیکرێتەوە ئەو منتیقەیە ئەو بەشە کە کشاوە جوان لە یەک نزیکێتەوە ماسوولەکان و ئەو منتیقەی بۆ داخرێتەوە بۆی ورجی نەخۆشەکە ڕێک بێتەوە هەموو ئازارانی کە هەبێت و هەم شکل و شێوەشی ڕێک بێتەوە و شکڵێکی جوان بە ورجی نەخۆشەکە بە هیوای تەندروستێکی باشتر.